باشە بەڕێزان ببورن پێشەش دەکەی دواکەوتم سڵاو ڕێزم بۆ هەموو لایەکان هەیە هیوادارم کە لە هەر کوێیەکەن سەرحاڵ بن بەڕێزان و خۆشەویستان وردە ئێمە خزمەتتان ئێستا بۆ کۆمەڵی قسە و باس وەکو چۆن پێشە ڕیکلام بۆ کردبوو هەمووتان بەخێر بێن سەر چاوی من زۆر باشە برادرانە پرسن لەکوێ ئێکاکەی گیان خۆ من چەندین جارە ئەوە تا ڕیکلامم بۆ کردووە و شت و ئەلەم لاولا و ئاوا کاکشی هەمووتان بەخێر بن خۆشەویستان ئەم ڕەمەزانە سەر دڵتان لەگەین بۆ کۆمەڵی قسە و باس هیوادارم کە بتوانین سوودێ بگەین بە هەموو خەڵک و بە هەموو خۆشەویست و ئازیزانە بەخێر بن سەر چاو چەند دەقیقەیەک وەسین تا هەموو برادرانە کۆ بنەوە کاتەچێنەوە قسەکان عزیزان خۆشەویستان بەخێر بن سەر چاو بەخێر بن یاخۆ شوێنەکە استراتیژی ئەوە نییە عیبی نییە بەخێر بن سڵاو سەر چاو یاخوا بەخێر بن بەڕێزان بابەتەکەی ئەم شەومان لەسەر نەزەری خۆمە لەسەر مەسەلەی ئەو فلیمە و ئەو کرتەی جنسی و سوزانم ئەوەی نیهات بازانی قسە و باسەکان و کۆمەڵی خەڵکی تر لەسەر ئەوانە ئەم شەو کولی قسە و باسەکانی خۆمەکەم و ڕێی کۆنکرێتی خۆشم ئەدەم لەسەر ئەو نوع ئەخلاقیەتەکە لە کوردستان ئێستا زۆر باوە دیارە لە ئەوروپایشە ئەو جۆرانە هەر هەن بە دێژایی مێژوش هەر هەبووە بەڵامی تر لە کوردستان بە تەواوەتی بێمانە بووە نایشکرێ بڵین ئەوەی کە لە ئەوروپا هەیەتە بێ ئێمەش بن بەخوا تەواوە بنمونە ئەوەش ناکرێ بەڕاستی چونکە ئەوەش لێرە لە هەشنشی دنیا و شانە هەبێ بە نەزەری من خراپە بەهەرحاڵ بەڕێزان و خۆشەویستان کە بەڕێزان کۆ بنەوە ئەچێ ناو قسە و باسەکان لە ئەوڵەوە هەتا کۆتایی هەمووتان بۆ باسەکەم نا من بۆ خۆم کتێبێکم هەیە زۆرێک لەو بابەتانم تیا باس کردووە لە بابەتی مێژووی بەڕاست بەڵام جارێ هێشتا هەلومەرجەکەی من بەو جۆرەیە کە ڕەنگە کاتەکەم مناسب نەبێ بەڕاستی ئەراوەڵا بەخێر بن سەر چاوەڵێکین باگی نۆرۆز عزیزان و خۆشەویستان چیرۆکی ئەم گرتە سێکسی و ئەو دەنگانەی کە هەندێ بەناو بەرپرس دەگەڕێتەوە بۆ ساڵی 2018 واتە ئەوانەی کە ئێوە گوێتان لێ بۆ گوێتان بیستوتان نەگینا زۆری کە هەیە کە ئاگاتان لێ نییە یان نازانین بەڵام بەهاری 2019 هەموو ئەمانە و هەندێکی تریشیان کە بڵاو نەبووتەوە بەدەستی من گەیشت لەو سەردەمانەوەتە لە 2019 تاوان لە ڕێگای کەسێکەوە کە ناوی ڕێبازە ڕێبازگەردی کەسەر بە دەستگای پاراستن کاری لەسەر ئەوە کردووە بەو مانایی کە یەکەم نیشانە من بووم تا ئەو تیرانم تیا خاڵی بکەنەوە بەڵام من بە ئاسایی نەکەوتمە ناو ئەو داوەوە و قاچم نەخستە ناو ئەو لیتاوەوە کە ئێستا زۆر برادەر بەداخەوە قاچیان تێخستووە چونکە بناغەیترین کاری من بۆ ئەوەیە کە ئەخلاق بژێڕمەوە بۆ کۆمەلگا بەڕاستی نەکان لەسەر بێ ئەخلاق بوونی کۆمەلگا بکەم چونکە هەش کۆمەلگایە ئەگەر بدەوێت ئاسەواری نەهێڵێتی وێرانی کەی ئەخلاقەتی تیامە هێڵەرەوە ئەخلاقی سیاسی ئەخلاقی کۆمەڵایەتی ئەخلاقی خێزانی ئەخلاقی ئابووری ئەخلاقی فڵان و فیسارەکان ئەمەی تیامە هێڵە ئەو کۆمەلگایە بۆ خۆی بەڕاستی وێران دەبێت هەڵبەتە ئەو زۆر داوای لە من کرد کە لایفێ بکەم و بیهێنمە ناو لایفەکەەوە تا قسەکانی خۆی بکە بەڵام وەکووتم من قاچی خۆم نەخستە ناو ئەو یاریانەوە عزیزان و خۆشەویستان من تەجروبەیەکی زۆرم هەیە لەو بوارەوە لە پاڵتاکەوە چۆن دەستگا ئەمنیەکانی پارتی دەستگا ئەمنیەکانی یەکێتی دش بە یەکتر چیەکەن یەکێتی و باڵەکانی ناویەکێتی بەرامبەر بە یەکتر چیەکەن نەناو پارتیا باڵی نێچیر و باڵی مەسئولانە چیەکەن و ئەم مەسئولانە چۆن چاڵ بۆ یەکتر هەڵدەکەنن ئەمانیش کە خۆیان لە ناو یاریەکانان هەمیشە ویستویانە ئەوانەی دەرەوە بکەن بە قوربانی و ئێمە بین لە ئەنتیپارتی و لە ئەنتیەشێتیەوە بین شتەکان بۆ بڵاو بکەینەوە خۆ ئەگەر مەسەلەکە شەڕی سیاسی بێ یا شەڕی دژە گەندەڵی و دزی و جەردەیی پسەرانی پارتی و یەشێتی بێ ئەوە ئەکرێ ئینسانکای لەسەر بکە بەڵام شەڕی ئەخلاقی شەڕی سێکسی وەخستنە داوی خەڵکانی تر بەڕاستی من ئەگەر دژی نارەکانی خۆشم بێ ڕاستیەکەی من کاری لەسەر ناکەم بە نمونە خۆشەویستان کاتی خۆی لە پاڵتاکە یەکەم کەس بووم کە ڤیدۆی تیرۆرکردنی عەبدوڵای قەسێم بڵاو کردەوە بۆی تو کە لە بازگەی تاسوجە چۆن نێشێتی ترۆریان کرد طبعاً ئەمزانی کە ئەو ڤیدۆیە
هی ئەوەی ئەبڵای قسە چۆن تۆر کراوە هینی پاراستن بوو لە دەستی دووسێەوە لە ڕێگای کەسێکەوە لە سوید نادیان بۆ من بەڵام چونکە بابەتی ترۆرکردن بوو چونکە بابەتێک بوو کە زوڵم و ناحەقی بوو وە پڕ بوو لە ستەمکاری بەرامبەر بە ئینسانە بە ناحەق لەو بازگەی تاسوجا تۆریان کرد من ڤیدۆکەم بڵاو کردەوە. دوای ئەوەی کە من ئەم کارم نەکرد و نەچوومە ژێرباری ئەوە بوو لە پاییزی هەمان ساڵی 2019 نووسەرنوویست کە سەر بە دەستگای پاراستنە وە کار بۆ مەسئول بازانیەکە هەستا چوە ناو یاریەکەوە ڕێبازگەردی هێنا وە خۆیان بڵاویان کردەوە. ئەمەش لە سەرەتایە لێدان بوو لە لاهوری شێخجەنگی بە تایبەتی کە ڕێباز ئیدعایەوەیە کرد کە ژن و مناڵەکانی دزراون و ئەبێ بۆ بەشکم بۆی بژێڕنەوە و شین و شەپۆڕ لێکرد و ئالم بابەتانە. من لە دوای بەدەداچوونەکانی خۆم تێگەیشتم لەوەی کە ژن و مناڵەکانی خۆیان لێ ڕاکەن نەک ئەوەی کە لیان شاردبنەوە. هەر ئەو کاتە من بەدەداچوونی وردم کرد یاریەکە هێندە بۆگەن بوو هەتا چیلکە تێوەردایە خۆشەویستان بۆگەنەکەی زیاترە بوو. بۆیە تەواوی ئەو شتانە و زۆشتی تریش هەیە کە بڵاو نەبووتەوە لای من هەبوو هەیە لەسەر نێچی قسە و باس هەیە لەسەر مستەفای سێقادرم لەلا هەیە. نیهاد بارزانی کە خۆی ئێستا پاراستن و مەسئول بازانی ئەوانە دەنگیان بڵاو کردوتەوە خۆشی وێنە و ڤیدۆی دەیانژن و مەسئولی پارتی و ئەملا ئەولای گرتووە لایەتی. من چەند نمونەیە باسەکەم بەڵام خۆم لە قەرەی ناوەکان نایم. بە نمونە وەزیری شارەوانی ئەوەی کابینەی پێشوو کە ژنێک بوو نیهاد تەلەفۆنی بووە کا بۆ کۆمەڵی ئەرزە سەرەتا ئەچێهێن داوەتێکە بۆ ماڵەکەی پەیوەندی لەگەڵا دروستەکە وە سێکسی لەگەڵاکە وە ڤیدۆی لێ ئەگرێ وە لە دواییە ئەڵێ ئەگەر فلانە زەویەکانی بەحرەکە و هەریر و فلانی هەولێر و ئەنەکەی بەناومەوە ئەوە حیاوە پێوە نایڵم بۆیە بە سەدان پارچە زەوی لەو بۆرانەوە کردووە بە ناوی خۆیەوە. ئەگەر تۆ چاڵ بۆ خەڵک هەڵکەنی و بدەوێت کەرامەتی خەڵک بشکێنین ئۆتۆماتیکی خۆشەگرتە ناو چاڵەکەەوە. لە بەڵگەم لەلایەکە لەگەڵ ژناکە دەروکە لەگەڵ کشاکە دەرونیە نەخۆش بووە ئەو کارانیان کردووە بەڕاستی. بۆیە من نامێ ئەمانە لێرەدا بۆ ئێوە باسکەم کە ئەمانە لەم مێژووە بەڕاستی خەریکی چین وە چۆن غەرق بوون لە فەساد و بێڕەوشتیە چونکە بەنیازم هەموو ئەوانە بکەم بە کتێبێ بۆ ئەوەی بۆ مێژوو بمێنێتەوە خاڵ بە خاڵ هەموو ئەوانەی کە من بیستومە و من لە لامەیەک و بەڵگە هەمووی لە کتێبێکا بڵاوکەمە بە چاپی بگەین. بۆیە من نامێ لەسەر ئەوانە خاڵ بە خاڵ ئەوانە ئێستا کاتی ئەوەی پێوە بگرم تەنها ئەمەوێت چوارچێوەیەک یان تەشکیلەیەک لە کولی مۆزوعەکان بدەم بەدەستەوە. عەزیزان و خۆشەویستان بنەماڵەی بارزانی بێڕەوشتی هێنایە باشووری کوردستان و وەپەرەی پێدا. ئێوە بڕۆ سێری تیڤیەکانی پارتی و بنەماڵەی بارزانی کەن سێری نێتێڤیەکان و چیتیڤیەکان و ئەملا ئەولایان کەن. باشە دەیان شاشەی تیڤیان داناوە بە ئاشکرا بانگەشە ئەکەن بۆ بێڕەوشتی وە کۆمەلگا فێرەکەن وە کچان و کوڕانی گەنج هەمە خوێنن وە فێریانەکەن بەڕاستی. باندی پاراستن هەیە چۆن کچانی گەنج بەرێ بۆ مەسئولەکان وە بۆ تیڤیەکان وە چۆن فێری دەرمان خواردن و تریاک و حەشیشیان بکەن. دیاریدەی لەشفرۆشی عەزیزان بووە بە ئاشکرا لە کۆمەلگای باشوورە. هاوڕەگەزبازی بووە بە شتێکی ئاشکرا یان بووە بە شانازیکردن بەڕاستی. باشە بانگەشەکردنیش بووە هەر هەموو ئەمانە لە ڕێی مێدیاکانی پارتی و بنەماڵەی بازانیەوە بە دەرەجەی یەکەم هەتا لەمانیشەوە گەیشت بە دەستگاکانی یەکێتی و بە یەکێتی نیشتیمانی بە فڵاستێک باشەکە مردەوەدا. لەو سەردەمانەیە من بەڵگەم لابوو کە ئەو ڕێبازە چۆن بە دەستکێشەوە تەعزیبی خەڵکی داوە و خەڵکی ڕوود کردوتەوە و ئەشکەنجەی داوە و چۆن کشوژنی بردۆ بۆ مەسئولەکانی پارتی هەتا لەگەڵ حرمەتما بۆ ئێوە هاوسەرەکەی خۆشی کە وێنەیم لەلایە لەگەڵ کەریم سنجاریە بەجلی سەربازیەوە گرتوێتی خستبوویە ناو ئەو یاریە تەلەفۆنکار و چەپەڵبازیە بەڕاستی. لە کاتی خۆیە لەسەر هەموو ئەمانە من قسە و باسی خۆمم کرد بۆیە ئێستا نامەوێت درێژ دادڕیکەم وەسەر لە نوێی ئەوانەی کەوتومە دووبارەیکەمەوە. دوای ئەوانەی کە قسەکانی سعدی پیرە لەگەڵ ژنێ بڵاو کرایەوە دوای ئەوەی وێنەکانی شێخ جەعفەر کە یەکێتی خۆی کردی بڵاو کرایەوە
یان ئەو شێخەی مەڵبەند یان ئەوەی فلان و فیساری کێوکێوانە هەتا ئەگاتە ئەوەی نیهات بازانی نامەوێت زۆر خۆم لە قەرەی ناوەکان بڵێم هەردوای ئەوەی نیهات بازانی دیسان نووسەرنوویست کە سەر بە دەستگای پاراستنە هاتەوە سەرخەت باشە لەو ڤیدۆیە کە لە هەفتەی پێشوا بڵاویان کردوتەوە ڕێبازگەردی ناوناوە بە کلێگیراوی لاهوری شێخزەنجی و ئەوان ئەم کاریان کردووە بۆ ئەوەیشی ببێتە جێگای باوەڕ تۆزێ باسی نیهات بازانی کردووە کە مێبازە و سەرقاڵی خواردنەوەی شەراب و ژنە کە ئەوە هەموو کەسی ئەو ڕاستیان نازانێ بەڕاستی هەمومان نەزانین کە سەرانی پارتی و یەکێتی پڕن لە فەسادی و پڕن لە بێئەخلاقی و پڕن لە بێشەرەفی بەڕاستی باشە بەڵام لێرەدا ئەو ئەوێ بڵێ ئەم دەنگەی نیهات بازانی ڕێبازگەردی ڕیکۆردی کردووە و داوێتی بە لاهوری شێخزەنجی و بڵاوی کردوتەوە بەڵام ئەسلی مەسەلەکە ئەمە نییە لە حەقیقەتە چونکە ڕێباز پێشتر چی پێبوو بڵاوی کردوتەوە باشە هی هەموو ئەوانە بە ساتق و چێکی هەمووی بڵاو کردوتەوە لەبەرەوە ئاوا نییە واتە ئەمەوێ بڵێم ئەوەی نیهات بازانی دوور و نزیک پەیوەندی بە ڕێبازگەردیەوە نییە مەشی ئامێدی بەڕێز کە خۆشی بڵاوی کردوتەوە ئەزانێ کە مۆزوعەکان چۆنە و لە چێوە سەرچاوی گرتووە و ئیلاقی بەسەر ڕێباز و چێش و ئالەم بابەتانەوە نییە و شەڕی ناو پارتی و پاراستن و بنەماڵەی بازانیە لێرەدا پرسیارێک ئەوەیە کە ئایا چێ دەنگەکانی لاهوری شێخزەنجی ڕێکۆرد کردووە کە بڵاو کراوەتەوە ئەوە بۆ خۆی پرسیارێکە خۆ هیچ کەسێک نەک لاهور من و تۆش دەنگی خۆمان ڕێکۆرد ناکەین و بڵاوی بکەینەوە کەواتە دیسان ڕێبازگەردی لە ڕێگەی پاراستنەوە ئەوەشی کردووە بڵاوی کردوتەوە باشە لاهوریش زۆر ئاسان بەم ڕێبازە خەڵەتاوە و باجی ئەو خەڵەتانەی خۆشی داوە لە حەقیقەتە بۆیە لێرەوە بە هەموو لایەک ئەڵێم خۆشەویستان کەسێک هاوسەرۆکی حیزبێک بێ دەبێت زۆر لەوە وریاتر بێ بەڵام باسەکە ئەوەیە ئەمانیش لە مەسعود و لە جەلال تاڵەبانی و لە نەوشیان سەفا ئەوانەوە کۆمەڵێ شتیان بۆ ماوەتەوە با بزانین چیان بۆ ماوەتەوە عەزیزان ئەمانە هیچ کاتێ ڕێگەیان نەداوە پیاوی هوشیار خاوەنی کەسایەتی خۆشەویستی خەڵک یان ژنی بەڕوومەت و خاوەن شەرەف لە دەوریانە ببێت لە مەسعود بازانیەوە لە جەلال تاڵەبانیەوە لە پاڤێڵ تاڵەبانیەوە لە لاهوری شێخزەنجیەوە ئەمە بووە بە کەلتوریان بەڕاستی هەمیشە ئەوانە دوورەخەنەوە خەڵکە چاکەکە دەوری خۆیان ئاوا پڕەکەن لە پیاوی خوێڕی پیاوی سووک پیاوی بێکەسایەتی پیاوی لەبلەبانی و ماستاوچی پیاوی پارەخۆر ژنی بێڕەوش و گەرمکەرەوە لە دەوری خۆیان کۆکەنەوە تا خۆیان جوان پیشان بن و خۆیان بەزانا بزانن سەری مەسعود بازانی و دەورەکەیکەن بزانن یەک پیاوی پیاوانی دەورە جکە لە کۆمەڵە خەڵکی بێڕەوشت سەری جەلال تاڵەبانی ڕەحمەتی بکەن ئەوانەی کە لە دەوری بوون کێ بوون زەحمەت نەبێ هەموویان بۆ ئێوە ناسراون بزانن یەک پیاوی شەریفی لە دوا بەجێما کە بڵێ وەڵام من ئەتوانم خاوەنی ئەخلاق و خاوەنی دەستپاشی و ڕۆژپاشی و ئالەم بابەتانە بم سەری نەوشام سەفا بکەن خۆشەویستان بزانن یەک پیاوی لە دوا بەجێما بزانە ڕێگەی دابوو یەک پیاوی عاقڵ یەک پیاوی خاوەن کەسایەتی یەک ئینسانی خاوەن قەڵەم خاوەنی فکر خاوەنی معریفە لە دوای خۆی دروست ببێ و بتوانێ گۆڕان بەرێتە ئاسێکی بەرزتر نا هەرچی پۆخڵەواتە هەرچی دز و درۆزنە لە دەوری بوو تا خۆی ئەوەڵ و ئاخرین جوان عاقڵ خاوەن مێژوو خاوەن هەموو شتێ بێ تەواو ئەمە دەورەکەی بوو ئێستا کە لەگەڵ ئێوە قساکەم خودی پاڤێڵی جەلال تاڵەبانی خودی لاهوری شێخزەنجی خودی مەسعود بازانی دەگەڕێن لە ناو کۆمەلگای ئێمەیە کامە خوێڕی و تێڕیە کامە خەڵتەی موجتەمەعە کامە بێکەسایەتیە کامە چەوڕە و ماستاوچیە لە دەوری خۆیان کۆیەکەنەوە باشە بڕۆن بە دەوری هەموویانە بگەڕێن با خۆیان گوێیان لەم قسانەی من بێ و چاوی خۆیان بنووقێن و دیقەت بدەن بزانن یەک خاوەن قەڵەم یەک خاوەن فکر یەک ئینسانی ڕۆشنبیر یەک ئینسانی شارەزا لە بوارە جیاجیەکانە لە دەوریاندا هەیە هەر هەموو خەڵکی نەخوێنەرە چڵی تووسڵیتە خۆشەویستە چونکە ئەوان قازانج لەم کردەم نەوعانەیەکەن ئەمانە گەورەی خۆیان لە قەزەمی و بچووکی دەوروبەرەکەیانە ئەبین بەڕاستی بۆیە هەمیشە حەزیان لە ئینسانی خەڵتەیە لە ئینسانی نەخوێنەوار و چەق و کێش و فیشەک تەقێن و میرهێنەرەوە ئالەم بابەتانەیە بەڕاستی بۆیە مێژووی ئێمەش ئابۆ دەردەچووە کە هەمووتان ئەیبینن بۆیە عەزیزان لە ناو پارتی و خودی بنەماڵی بازاری پاراستندا خەڵکانێکی هەنی یەکتر ئەشکێنن دەیانەوێت ئابڕووی یەکتر بەرن دەیانەوێت کەرامەتی یەکتر بشکێنن
لە ناو یەکێتی و لە ناو گۆڕانیشتا هەروایە. باشە عەزیزان ببینن لەسەر نامەیەکی فەنتازیای سەردەست عوسمان بنەماڵەی بارزانی بردیان ترۆریان کرد. ئەمە چەندین فایلی نیهاد بارزانی بڵاو بۆتەوە نە پارتی نە پاراستن نە بنەماڵەی بارزانی چرکەی لێوە نایێت. بۆ چونکە هەمویان وان مەسعود بارزانی خۆشی وایە مەسروریش وایە دیسکۆی تایبەت بە خۆیان هەیە لە ئەمریکا و نەمسا هەر هەمویان خەریکی یەکترین عەزیزان و خۆشەویستان کەواتە یاریەکە خۆیانن. خۆ کاتی خۆشی هەمومان بیرمانیە کە نیهاد بارزانی چی لە عەلی عەبدوڵڵا کرد کە سەکرتێری پارتی بوو هەموو سەروی جۆلاکیشکان تەنها لەبەر ئەوە بوو کە ئەم عەلی عەبدوڵڵایە کە هەموو تەمەنی پیاوی پارتی و بنەماڵەی بارزانی بوو چووە لای مەسعود بارزانی وتبووی کاک مەسعود نیهاد بارزانی حەیای بنەماڵەی بارزانی بردووە لەبارەی ئەخلاقیەوە لەبەر ئەوە نیهاد بارزانی هات شەقکاری کرد کردی بەمەلا هەموو سەر و چاویشکان و کەسی نەیتوانی قسە بکات بەڕاستی. باشە عەزیزان دیسان نووسەرنویسی سەر بە مەسوور دوای بڵاوبوونەوەی دەنگەکەی نیهاد بارزانی ئەڵێ تەفداپرێزی سەر بە پەکەکە دەنگەکەی نیهاد بارزانی بڵاو کردوتەوە. لە کاتێکتا هەمومان نەزانین تەفداپرێز هی هاوڕێمەکی ئایمەدی ئەوانە دوور و نزیک پەیوەندی بە پەکەکەەوە نییە بەڕاستی. هەڤاڵمەکی ئەوانە هیچیان پەکەکە نین لە حەقیقەتە ڕەخنە گریشی ڕەخنش لە پەکەکە ئاگرن وەکو خۆم چۆن ڕەخنە لە هەمیان ئەگرم. باشە بەڵام ئێستا لە هەولێر و لە بادینانە هەر کەسێ دژی پارتی و بنەماڵەی بارزانی قسەیە بکە یەکسەر ئەڵەن جاسوسی پەکەکەیە بە دەرەجەی یەکەم دوایش ئەڵەن پیاوی لاهوری شەرجەنگیە. ئەوە تا 6 کەس گیراون شێروانی و ئەوان لەگەڵ هاوڕێکانیە پاراستن لە دادگاییەکی بەعسیانەیە هەمویان کرد بە جاسوسی پەکەکە. یاریەکانی پاراستن لێرەوە دیارە کە چۆن کارەکان لە ڕێگەی پیاوە گرنگەکانی خۆیانەوە دەکەن. بۆیە چۆن مەسوور و پاراستن هەر کەسێ لە هەولێر و بادینانە داوای مافەکانی خۆی و مافەکانی خەڵبکە یەکسەر لەو پەکەکەیە. نووسەرنویسیش چونکە سەری لە هەمان ئاخوڕایە دەڵێ ئەو دەنگەی نیهاد بارزانی تەفداپرێز سەر بە پەکەکە بڵاوی کردوتەوە بەڵام بە تەواوی مانە درۆکە بەڕاستی. من یەکێتی و پارتی بە تایبەتی بنەماڵەی بارزانی زۆر باش ئەناسم. باشە ئەوان لە زیندانەکانی خۆیاندا پیاو سواری پیاوەکەن ژنی زیندانی ئەهێن و ڕووتی یەکەنەوە تا ئەوەی بڵێ کە پاراستن ئەیەوێت هەتا سوار دیندار و بێدینیش ئەبن بنەماڵەی بارزانی بەڕاستی بۆ ئیعترافی پێ بکەن. دەیان جار ئارام ئەحمەد ئەم قسانەی کردەوە وتومە بنەماڵەی بارزانی لە هەر جێگەیەکە دەسەڵاتیان هەبێ هیچ کەسێ خاوەنی ماڵ و سامان و ئابڕووی خۆی نابێ کە بیانەوێت کەی بیانەوێت ئەتوان بیبن بەڕاستی. من بە ئێوە ئەڵێم بۆچی خەڵکی بادنان و هەولێر بێدەنگن لەبەر ئەوەیە تعدای شەرەف و ناموز لە خەڵکی ئەکا پارتی و بنەماڵەی بارزانی پاراستن خەڵکیش پابەندە بە شەرەفی خۆیەوە نایەک دەسی بچێ مەجبور بێدەنگی هەڵبژێرێ بەڕاستی. فرانسۆ حەریری خۆی ئەڵێ لە دوای ئاش بەتاڵ ئەو گەنجانەی بەهاتایە بۆ لامان بینێرین بۆ خاریش لە کەرەج و تارانەوە سێکسمان لەگەڵا ئەکردن وێنەمان لێ ئەگرتن تا لە ئەوروپاش لێمان دوور نەکەونەوە هەر پیاوی خۆمان بن. باشە یەک کەسیش نییە لە سەرانی پارتی فایلی ئەخلاقی و سێکسی خۆی یان دایکی یا خوشکی یا ژنی لای پاراستی پارتی بنەماڵەی بارزانی نەبێت. هەر ئەوەیشە هیچ کەسێ ناتوانێت لە بنەماڵەی بارزانی داببڕێ تا ئەمرێ وەک ئەڵخە لەژێ ئەبێ پیاوی بنەماڵەی بارزانی بێت. واتە هونەری مانەوە لە ناو پارتیدا تەنها ئەمەیە بەس دەنا ئەمانش نەفرتیان لە بنەماڵەی بارزانی هەیە بەڵام ڕێگای گەڕانەوەیان لێ گیراوە و ناتوان واز بهێنن و تەواو دوای بنەماڵەی بارزانی کەوتون. عەزیزان دەستگای پاراستن دەستگای زانیاری دژە تیرۆر هەرچی بکەن لای من ئاساییە چونکە بەڕاستی ئەخلاقی و سیاسیان بە تەواوی مانە لە دەست ئاوە و پەنا بە هەموو شتی ئەبەن بۆ مانەوەی خۆیان. باشە ئەمە وازداوان بێن بەڵام پرسیارەکەی مردیەوە دەست پێەکە ئەی خەڵکانی خۆ بە ڕەشنبیرزان خۆ بە ئۆپۆزیسیۆنزان دژە پارتی و یەکێتی خەڵکانی دژی ئەو دوو حیزبە بۆچی قاچ ئەخەنە هەمان ئەو زەرکاوی کە پارتی و یەکێتیان خستووە یان ئەو زەرکاوی کە پارتی و یەکێتی خستویانە بۆچی؟ عزیزانی منی یەکێک لە خاڵە بناغەییەکانی ئەوەی کە بەرەی ئۆپۆزیسیۆن و ناڕازی نەدەتوانی یەکگرتوو بن نەئەتوانی هیچ ڕۆڵێک بژێڕن دژی پارتی و یەکێتی نەئەتوان ببنە هەوێنی گۆڕانکاری ئەوەیە کە کوتومت لە دەسەڵاتە چن کوتومت لە پارتی و یەکێتیە چن
واتە بچووکترین جیاوازیان نییە لەگەڵ پارتی وێشێتی هەمان ئەقڵا هەمان دنیابینیە هەمان دیدگایە و هەمان بۆچوونە بەڕاستی ئەگەر بەیانی پارتی وێشێتیش نەبێنن ئەمانە بگەنە دەسەڵات هەمان نمونەی دەسەڵاتی پارتی وێشێتی بەرهەم ئەهێننەوە نمونەی گۆڕان نمونەیەکی بەرچاو بەرهەقە کە سەر ڕای هەڵگرتنی هەرچی شیعەتی قەبە هەیە دوجار بووە بە پارتی بووە بە یەکێتی چونکە هەمان ئەقڵە بەڕاستی تۆ ناتوانانی جیاوازی خەی لە بینی عومەری سەید عەلی و فازڵ میرانیە فازڵ باشترە لە عومەری سەید عەلی لەبارەی ئەقڵ و هەموو شتێک بۆ بەڕاستی ناتوانین من لە متارەیە لە دوایە کۆمەڵ شتێکی لە باس دەکەم ئەزیزانی من هەوڵدان بۆ شکاندنی دۆست و نەیار ئەوەی کە تۆ بتوانی بوو هەتایە نارەکانی خۆت یا دۆستەکانی بیانگریت و بێدەنگیان کەیت ئەوەیە کە تۆ بیان خەیتە داو باشە واتە فلیمێکی سێکسی وێنیان لێ بگریت کەی لە قسە دەرچوون وەقچێکی هەڕەشە بەکاری بێنیت و بڵای بکەیتەوە ئەمە لە مێژووە دەستگان مەخابراتیەکان لە ئاسی دنیای هەمیشە بەکاری هێناوە KBG ئەڵێ CIA ئەڵێ فڵان موساد چێ و چیە هەتە هۆڵندا هەمووی ڕاستی بەکاری هێناوە ئەمە هەتا ئێسێش بەکاری ئەهێن باشە ئەمە بەجێ خۆی ئەمە هەیە ئەکرددا بنمونە پاشان من تێ ناگەم عەزیزان خەڵکانێک چ جۆرە پیاوێکن ئێوە چۆن ئەتوانن لە بەردەم کامێرەیەکە گەڵوگونتان دەرخن بەس ئێوە من تێبگەین بەڕاستی ئێوە چ پیاوێک من تێ ناگەم ئێوە ئەو هەموو متمانەوە ئازاتیان لە چۆ هێناوە لە چۆ ئێوە ئەم ئازاتە هێناوە بەڕاستی چۆن ئەتوانن ئێوە وەکو قمقموەکە لە بەردەم کامێرەیەکە ئاوا گەڵوگونی خۆتان دەرخن بەس ئێوە بێبنن پیاوەکەن چۆن ئەتوانن ئەو کارەکەن بەڕاستی وەکو وتم دا و تەڵا جیاوازە ئەوە وتمان بە هەر حاڵ کاری مخابراتیە فێڵە کەسەکە کەنە قوربانی جایاژن بێ یا پیاو باشە کشێکی جوانێ بۆ نێرن ئەم کشاچە دەبن کلەشەی نێچیرەکە ئەی خاتە داو سێکسی لەگەڵەکە بەبێ پرۆسەیەکی کات ساڵە 2 ساڵ 3 ساڵ 10 ساڵ مەناعەتی نییە دوایی وێنەی ئەگرێ پاشان ئەو دەستگایە یا ئەو کەسە دژی قوربانیەکە بەکاری هێنێت تا دووری بخاتەوە لەسەر شانۆی سیاسی بێ ئەدەبی بێ هونەری بێ مێژووی بێ هەرچی بێ بەڕاستی زۆر جای بۆ بزنس بۆ پارەپێک بنەماڵەی بارزانی و پاراستن لە موساد و ساواکەوە وەریان گرتووە و تەمەنێکە ئەمانە خەریشی ئەو کارن باشە حتا وەکوتم زۆربەی دۆستەکانی خۆشیان لە سەرکردایەتی پارتی ئەم زۆرە فریمانیان هەیە عەزیزان بۆ ئەوەی تامردن گوێ لە مسی بنەماڵەی بارزانی بن باشە و پاراستنی پارتی لە دوای ڕاپەڕینەوە هێنایە باشووری کوردستان دەستگای زانیاری و دژە تیرۆر لە پارتی و پاراستنەوە فێربوون و ئەوانش ئەو کارە ناکەن باشە جگە لە پاراستنکە یەکێتی و دەستگای زانیاری و دژە تیرۆر لە پارتی وەریان گرتەوە ئەیکەن شاسوار و نەوەکەی کە گوایە نوێیە ئەویش لە پارتی یەکێتیەوە وەری گرتووە و ئەوانش کردویانەوە ئێشیکەن کاتە شاسوار و نەوەی نوێژ ئەیکا گۆڕانیش کە قەرار بوو ئەخلاقیان هەبێ کامێرەی نهێنیان لە ژوورەکەی قاری حاجی عەلی و عوسمانی حاجی مەحمووە بە نهێنی دانابوو جابزان لەگەڵ شیا قساکەن کە دەستیان بۆ ئەمە برد واتە بۆ ئەوی تریشی ئەبن کەی بیانەوێ ئەیکەن بۆ مۆزوعانش بەڕاستی ئەوانش سێریکەن عەزیزان توانە ئەمینێکەیە نووسەرە ساڵانێکە لە ژنەکەی جیابۆتەوە ژنەکەی بۆ ئەوەی تۆڵە لەم مێردەی بکاتەوە بۆ ئەوەی ئازاری بتاو بیشکێنێ کچە مناڵەکەی خۆی خچۆتە سەر خەت و بۆ ئەوەی سوکاکی بە باوشی بکات هەمووتان ئەوتان بینی بەڕێزان شاسوار و NRT دەنجی ئەو مناڵیان هێناوە بۆ شکاندنی توانا بەکاری هێنن لە کاتێکدا ئەو مەسەلەیە هەرچی بێ پەیوەندی بە کۆی کۆمەلگا و بە خەڵکەوە نییە بەڕاستی کەواتە شاسوار و NRT فلیمی ڕووتی توانایشیان لابوایە هەر بڵایانە کردەوە بەڕاستی عەزیزان من لە دوورەوە توانا ئەناسم لە دوورەوە واتە لە نزیکەوە نایناسم بەڕاستی لە دوای ئەوەیشەوە لام خۆشەویستتر بوو نەک ئەوەی کە ڕقم لێ بێ بەڕاستی باشە عەزیزان سێریکەن ئەم بێبەختیە من لەگەڵ شاسوارە قساکەم زۆر جار شاسوار عەبدولواحیدی نەوەی زۆر جار قسەی لەگەڵاکەم بەڵام ئەگەر ئێستا بێمەوە بۆ سلێمانی شاسوار بڵێ کاگارە من شوقەیەکە ئێمێ ئەم مانگە ئەم هەفتەیە ئەم دە ڕۆژە ئەم دوو مانگە ئەم هەرچەنە تایە بژی نارم تایە بژی متمانەم پێ نییە بەڕاستی متمانەم پێ نییە بڕۆمە ناو شوقەکەیەوە باشە هی پارتیش هەروە هی یەکێتیش هەروە هی گۆڕانیش هەروە باشە تۆ لە مەسایلی سێکسی ئەوانە بگەڕێ خۆشەویستان بەڵام مرۆڤ دەچێ خۆیشوە لە حەمامە دەچێت لە تەوالێت کاکە ئەگەر هاوین بە ڕەنگە ئەم کاسە داکەنیت و ئەوە بێ یعنی ئاوات لێکن
جاتۆ سێریکە ئێمە لە ناو چ هەلومەرجێکین لە کۆمەلگای باشوورا خۆشەویستان چه ئەخلاقیەتێک لەم کۆمەلگایە بووە بە دیاری و بۆ خەرچیان هێناوە عەزیزان و خۆشەویستان جاتۆ ئەمە لە جێی خۆی گوێگرتن لە قسەکردن و لە ژیانی تایبەتی خەڵکی کوردستان لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە وەکو ئاو خواردنەوە وایە عەزیزان هەر بۆیان مۆزوع نییە کەی بیانەوێ لە کۆمپانیا ئینتەرنێتیەکانەوە تەلەفۆنەکان دەرەهێنن ژێر لە هەموو قسە باسەکانی خەڵکەکەن بە ئارۆشی خۆیان چۆن نەبێ ئاوای کرد چونکە ئەو شەریکاتە ئینتەرنێتی تەلەفۆنیانە هی خۆیانە هی خۆشیان لەبێ دیسە هەر وەریەگرن چونکە هەمویان یەک ڕەوشتیان هەیە و هیچیان ئەخلاقیان نەماوە بەڕاستی پەلاماری بچووکترینی ژیانی تایبەتی ئینسانەکان ئەدەن لە کۆمەلگای ئێمەیە بۆیە بڕواتانە بێ عەزیزان ئێستا ئەگەر کەسانێک ناودەنگیان هەبێ لە ژووری نووسینەکەی خۆیان دەبێ وریابێ کاتێک لەگەڵ هاوسەرەکەی خۆشیان جنسەکات ئەبێ وریابێ بەڕاستی نەبا کەمەیان تیاچان دەبێ وێنەی لێ بگرن دوای ڕوخساری ژنەکەی ئەشارنەوە و تەنها پیاوەکە پیشان ئەدەن و ناڵن لە گەشتی خۆی کە یاسایی و شەرعیە ئەڵێن ئەمە لەگەڵ لە فرۆشەکان ئەو کارێ کردووە خۆ کابراش ناتوانێت بیسەلمێنێ بڵێ کاکە وەڵاوە ژنەکەی خۆمەوەم لەگەڵا کردووە قوڕەکرێ بەسەر لێو تەواو ئەم بابەتە یعنی لەگەڵ ژنەکەی خۆشتە ئەبێ بترسی بەڕاستی کارێکی ئەویان کرد یعنی ئەم کۆمەلگای ئێمە ئەمنیەتی تیان نەماوە لە حەقیقەتە ئەم پارتیێشێتێ دەستیان بردووە بۆ هەرچی شتی نزم و چروکەیە لەو کۆمەلگایە خەڵکیش لێەوە فێر بووە لە حەقیقەتە بۆیە پارتیە یەکێتیە گۆڕانەوەی نوێیە زەڕەیە ئەخلاقیەتیان نەهێشتوتەوە و شەڕەکانیان بکردووە بە نزمترین و چەپەڵترین چەک کە شەڕی پێیەکەن لە بەرامبەر دۆست و نارەکانی خۆیانە عەزیزان خۆ هەر نارەکانیان نەها دۆستەکانیشیان بەڕاستی کاتێ دەنگیژنێک لەگەڵ نیهاد بازانیا بڵاو ئەبێتەوە ئەوە هەرکای دەستگای پاراستن خۆیەتی چونکە دەنگەکە زۆر سافە بەڕاستی ئەو دەنگە لە خەتی تەلەفۆنەکەەوە وەرگیراوە نەک کەسێ مۆبایلەکە ڕیکۆردی کردبێ ئەمەندە دەنگەکە سافاڵێ بە یەک و دانیشتون خۆشەویستان ئەوە پاراستن خۆی دەریهێناوە بۆ شکاندنی نیهاد بازانیا بڵاوی کردوێتەوە جگە لەوەیش خۆشی کابراژی گەمژەیە بۆ کابراایکی فاسدە باشە کە ئاوا لەگە ئەوشدا قساکە وەژنەکەیش لەو سەخیفتر و بێڕەوشترە کە ئەو ڕۆڵە سەخیفا بینێ بەڕاستی لە پێناوی پارەیە ئەو ڕۆڵا بینێت باشە بۆیە زۆربەی زۆری ئەمانەی کە لەم ماوەیە بڵاو بۆتەوە هەر هەمویان هی دەستگای پاراستن زۆرینەی هی دەستگای زانیاری و دژەترۆر و چیشی ئەوانە هەمووی تێدایە لە حەقیقەتە باشە شاسوار و نەوەی نوێش لەگەڵ چەندین ئەندام پەرلەمانی خۆیان کاتی خۆی باسمان کردووە ئەویش ئەو کاری کردووە و ئیشیکا ئەمانە خەتەرن بەڕاستی متمانیان نییە بە هیچ جۆرە عەزیزان بەڵام ئەوەی کە بۆ من جێگەی نیگەرانیە ئەوەی کە بەڕاستی جێگەی داخە خەڵکانێکی زۆر کە خۆیان بە دژە پارتی و یەکێتی ئەزانن کە خۆیان بە جودا لەوان ئەزانن کە گوایە یەکێتی و پارتی خراپن ئەمان باشن ئەوان فاسدن ئەمان شەریفن دێن قاچەخەنە ناو هەمان ئەویارێک گڵاوەوە باشە دەکەونە داوی خودی دەستگای پاراستن و دەستگای زانیاری و ئەلەم بابەتانەوە ئەوان ناکەن ئەمانە لە ڕێگای ئەم بەناو ئۆپۆزیسیۆنەوە ڤیدیۆکانی خۆیان بڵاوەکەنەوە ئەمانیش بە دەستکەوت بۆ خانی حسابەکەن کابراڵێ ڤیدیۆی فڵان کەسمان بڵاو کردو ئەلەم بابەتە نازانێکە ئەمە ئیشەکەی بۆ یەکێتی پارتی کردو بەڕاستی گوایە ئەمانە زیرەکن ئەوە تا فەسادی و بێڕەوشتی سەرانی پارتی یەکێتی بڵاوەکەنەوە نازانن ئەو دەستگایانە ئەمانە ئەخەنە خزمەتی خۆیان و بەکاریان ئەهێنن بۆ شکاندنی نارەکانی خۆیان لە ناو پارتی یەکێتیە باشە هەر لەم ماوەیەدا چەندین ڤیدیۆ ڕەنگ و دەنگی بڵاو بۆتەوە باشە 3 ساڵ بەر لە ئێستا لای من بووەوانە عەزیزان باشە بەڵام با ئەخلاقەتی من لەکوێ وهی ئەو خەڵکەش لەکوێ بەڕاستی من چۆن پەلاماری ژیانی تایبەتی هیچ کەسێ بدەم حتا ئەگەر دوژمنشم بێ بەڕاستی ئەوە کەی ئەخلاقە کاکە ئەوە کەی شەڕە بەڕاستی باشە چۆن مرۆڤ بۆ چەکە نزمە شەڕەکە لە حەقەتە ئەگەر لە واقعا دانیشتۆ نابێنە لە مرۆڤ بوون باشە وەڵڵاهی عەزیزان من ژنەزانم کە لە هاوسەرەکەی جودا بۆتەوە وێنەی ڕووتی هاوسەرەکەی بۆ نردوم فلیمی ڕووتی ئەوەی کە خەریکی خۆیەتی هینی مێردەکەی خۆی بۆ نردوم باوەڕتانە بێت کە ئێستا لە لام هەیە لە ئەم کۆمپیوتەرە باشە هینی مێردەکەی خۆی کە خۆی کاتی خۆی کەژنی بۆ لەگەڵ یا کردوێتی خۆی لا بردووە بەسی ڤیدیۆی مێردەکەی بۆ نردوم بەس بۆ ئەوی ئێستا ڤیدیۆکەی بڵاو بێتەوە مێردەکەی ڕستواکە خۆشەویستە ئێستا بە ڤیدیۆکە من لێدامە نایشی بڵێن زۆر کەس ئەیناسێت باشە بەڵام ژنەکەی خۆی کە پێشژری بۆ دوای لیجیا بۆتەوە ژن و مێرد بوون بەیەکەوە لە سەفەر بووە ڕسمیان کردووە بەیەکەوە ڤیدیۆیان گرتووە چیان کردووە ناسەرمانم بابەتانە ئێستا ژنەکەی بەکاری ئەهێنێ بۆ شکاندنی مێردەکەی خۆشەویستە
ژن لەو فەڕەنسایەوە پەیوەندی پێوە کردوم کاگەران فلیمی فڵان کەسم لایە ئەگەر ئەی کڕی بە $10,000 دەوەرە اینجا ئارام ئەحمەد تێک بۆ شۆکاکە باش ئەوەندە گەوجە و ئەزانێ من لە کۆڵانەکانە گەورە بوو وازانێ پەرۆدەکەم وەکو خۆی وا بووە و ئەزانێ من بێکەسایەت و سفرم باشە نازانم من چەندە تووڕە ناڕەحەتە بم بەو شتە قۆڕانەکە بزنسی پێوەکەن و پارەی پێپەیاکەن باشە بۆیە عەزیزان هەموو ئەوانەی کە بە شانازیەوە وێنەی ڕوت و دەنگی بەرپرسە پاشەڵ پیش و دزوو جەندەڵەکان بڵاوەکەنەوە ڕێک هەمان عەقڵن لەگەڵ ئەوانە یەک زەڕە جیاوازیان نییە هیچ جیاوازێکیان نییە خۆشەویستان سبەینێ خۆشیان پێویست بێ هەمان کارەکەنەوە عەزیزان لەگەڵ دۆست لەگەڵ نارەکانیشیان بەڕاستی ئیکەن فەرقی نییە باشە کە من دانیشتم بە ئابڕووی کەسێک کە خۆی بێ ئابڕۆ کەیفی خۆیتی من نەقم نییە بەڕاستی بەڵام کە دانیشتم بڵاوم کردەوە ئەوم کرد ئەتوانم منش ئەوەکەم لە حقیقەتە باشە تۆ کاتێک بەداتەوە ئاساییە وێنە و فلیمی ڕووتی پیاوێک ژنێ بڵاو بکەیتەوە لەبەر ئەوەی کە فاسدە دزە گەندەڵە وە چاوسێنەرە گومانی تێدا نییە کە خۆشی دۆک و دەستگاکانی پاراستن و زانیاری وێنە و فلیم لە دۆست و نارەکانی ئەگریت و بڵاوی ئەکەتەوە کەی پێویست بوو باشە لەو کاتەشە بۆ بیان و پەکی ناکەوێ بەڕاستی یا ئەڵێ با دەمی داخم یا لە بابەتەنشی ئاوێت باشە جا عەزیزان و خۆشەویستان کارەسات ئەمەیە کە ئۆپۆزیسیۆن بە هەمان چەکی پارتیوێکێتی شەڕەکە عەزیزان و خۆشەویستانی من ئیتر کەس ناپرسێ ئەرێ ئەو ڤیدۆ وێنە و دەنگانە لەکوێ بوو ئەگەر پارتیوێکێتی باڵەکانی خۆیان نیانگرتووە و خۆیان بڵاویان نەکردووە بۆ شکاندنی یەکتر ئەگەر ئەوان ژێر بە ژێر لە دەستی سێ و چوارەوە بۆ ئێمە و بۆ ئەو بۆ ئەوی نانێرین ئێمە لەکوێمان و خۆشەویستان من ساڵانێکە لەم شتانم بۆ دێت تا بڵای بکەمەوە باشە بکەومە خزمەتی باڵەکان نێشێتی یا پارتی و ئارە بابەتانەوە بەڵام نەکردوتە ئەویانە پیسەوە باشە خۆی پرسیان لە خۆمان کەین ئەم فلیمانە کێ هێنێ کاک باشە من بە هەموو ئەو بەڕێزانە ئەڵێم کە ڤیدۆکان بڵاوکەنەوە هی فڵان فیسارەکان بەخۆشمەوە ئێمە ئەوانەمان لەکوێ بوو عەزیزان لەکوێمان بوو ئێمە ئەو ڤیدۆانە یا پاراستن گرتوێتی یان دژەترۆر گرتوێتی یا دەستگای زەداری گرتوێتی تەواو ئەی چۆن دەستی ئێمەیەکەوێ هەر ئەوان ئەینێرن بەڵام دەستی سێ و چوارەوە ئەینێرن خۆشەویستان ئەینێرن بۆ ئێمە بڵاوکەینەوە خۆیان بڵاوی ناکەنەوە ئێن بە ئێمە باشە بۆیە عەزیزان چەندین ساڵە لەگەڵ دۆست لەگەڵ نارە قساکەم لە هی پارتی لە هی یەکێتی لە هی گۆڕان لە شاسوار هیچ کاتێ ئەخلاقم ڕێگەی پێ نەداوم بیر لەوە بکەمەوە دەنگی یەکێکیان تۆمار بکەم یا وەکو چەکی هەڵی بگرم هەر کاتێک کە ویستم لە دژی بەکاری بێنم چونکە بەڕێی خۆم بە بیر و بۆچوونی خۆم ئەوە نزمترین و بی ئەخلاقترین جۆری کار و فرتوفێڵ و تەڵەکە بازیە باشە و پێم وا بووە پیاوی مرد ناتوانێت تا ئەو سنوورە بەڕاستی بێڕەوش بێ و بە دزیەوە دەنگی دۆستەکەی خۆی یا دەنگی نەیارەکەی خۆی ڕیکۆردکە کەی ویستی دژی بەکاری بێنێتەوە بەڕاستی ئەمە بی ئەخلاقیە بەمانای کەلیمە بەڕاستی باشە چونکە بەڕێی خۆم بە قەناعەتی خۆم مرۆڤ هەرچی بێ کە ئەخلاقی نەبوو ئیتر مرۆڤ نییە ئیتر دڕندەیە ئیتر میکرۆبە ئیتر ئەمە نەخۆشیشی کوشندەیە هەم بۆ خۆی و هەم بۆ مجتەمع بەڕاستی باشە ئێمە بۆ دژی پارتیەکێتی خۆشەویستان لەبەر ئەوەی کە دنیاکەیان پیسە و چەپەڵە لەبەرەوەی دزن لەبەرەوەی جەردن لەبەرەوەی پیسن باشە لەبەرەوەی ئازادی پێشێرەکەن لەبەرەوەی مافیان دنیای ئێمەیان ناشین کردووە یەکتر دەشکێن و خەڵک دەشکێن باشە بە چیش بە سەخیترین چەک شەڕەکەن بەهانا کۆلە هیچ نامەردیەک و هیچ پیسێک ناکەنەوە ئێمە بۆچی وەکوان بکەین ئێمە بۆ وەکوان بیر بکەینەوە بۆ بە هەمان چەک ئێمە شەڕکەین بەڕاستی بۆ بکەینە داوی ئەوان و شەڕەکان ئێمە بۆیان کەین لە حەقیقەتە بۆچی هەنەرەکە ئێمە لەشیایە عەزیزانی من ئەوانە خۆیان قەتە حەیان تکاوە حەیان نەماوە باشە شەڕەکانی خۆیان ئاوا ئەیکەن باشە دەستگای زانیاری وێنەی دۆست و نیارەکانی خۆیەگرێ پاراستنە هەر بە هەمان شکڵ خۆشیان بڵاوی ئەکەنەوە ئەینێن بۆ خەڵکانی بەناو ئۆپۆزیسیۆن تا بڵاوی بکەنەوە ئەمانیش وە خزمەتکاری خۆیان بەکاریان ئەبن و بۆیان بڵاوەکەنەوە بە شانازیەوە باسەکەن ئەگینا کاکە من فلیمی من دەنگینی هەت بازایم لەکوێ بوو بوونە فڵان کەس تۆ لەکوێ بوو زەحمە نەبێ ئەگەر خۆیان نیانگرتووە یا ئەچن لە پێیجی بێخەوان و زۆڵەوە بەکارهێنن خۆشیان بڵاویەکەنەوە خۆشیان ناکەن بە ساحەبی بەڕاستی عەزیزان من لە ئێوە تێگەم لە زۆر بەڕاستی یەکەم بەڕاستی من ئەزانم زۆرێک لە خەڵکان هێندە ڕقیان لەم سەرانی پارتی وێکێتیەیە بەلایەن و ئاساییە پەلاماری ژنیان بدەن هی کچیان بدەن هەموو شتێ بەڕاستی نەک فلیمی ڕوود هی خۆیان حتا هیچ و کچیان بڵاو بکەنەوە باشە بەلایەن ئاساییە ئەمەش ئەگەرێتەوە بۆچی ئەگەڕێتەوە بۆ
کارکردی چەپەڵانەی بازانی و بنەماڵی بازانی و سەرانی پارتی وێشێتی وای کردووە خەڵک تا ئەوست ڕقیان لێ ڕقی لێیان بێ و پەنابار هەموو شتێ بڕێت باش نییە جارم ڕۆژانەیە برادێک گفتوگۆیشی بۆ نردم لە بینی بن عەلی ئەوەی سەرۆکی تونس لەگەڵ قەزافیە سەرۆکی لیبیا باشە گوێ لەمە بگرن بزانە ئەڵێم چی سەرۆکی تونس بە قەزافی ئەڵێ میلەتی هوشیار باشترە لە میلەتی نەزان و خێڵەکی قەزافی بە پێچەوانەوە ئەڵێ نەخێر میلەت تا نەزان بێ زیاتر ئەتوانی حکومڕانی بکەیت وە سوار ملی بیت و ئەو ئەلاتە بەڵام میلەتی هوشیار و بە ئاگا خەتەرە ئاوا ئەڵێ قەزافی سەرۆکی تونس اینجا ئەڵێ لە مناقەشەکەیە ئەڵێ میلەتی هوشیار ئەگەر سبێنێ پەرلەمانیشمان بدا دێن لە دەسەڵات دەرمانەکەن دوورمانەخەنەوە بەڵام میلەتی نەزان کاتێک لات ئەبا پارچە پارچە ئەکا و ئەتکوژن سێری ئەو مێژووەکەن تاوانمە پێش ئەم ڕووداوانەی بەهاری عەرەبی ڕوویاوە خۆشەویستن ئەم گفتوگوێ لە بینی سەرۆکی لیبیا قەزافی لەگەڵ بن عەلیەکەی تونسا خۆشەویستن کە لە دواییە مێژوو دەریخست تێفکرینەکەی سەرۆکی تونس بە تەواوەتی ڕاستە ئەوە بوو گەلی تونس خۆی بنەماڵەکان دەرکرد لەبەرەوەی گەلی تونس هوشیار بوو دوولیان خستەوە بۆ دەرەوەی وڵات بەڵام گەلی لیبیا لەبەرەوەی کە نەزان و دواکەوتوو بوو بڕوانە چیان لە قەزافی کرد خۆشەویستان پارچە پارچەیان کرد وەکو دەڕندا باشە لە دوای قەزافیشەوە سێریکەن بزانین لیبیا چۆن وێران بوو خۆشەویستان چونکە گەلێکی ناهوشیارن چون گەلێکی بەربەرین باشە ئێمەی گەلی کوردیش وەکو لیبیاوان بەڕاستی بۆیە ئێستا بنمونە زەلام هێرقی لە پارتیە بنمونە هێرقی لە پارتیە وەڵڵی حەز ئەکا ئێستا ئەو هەولێرە هەموو شوێ 2000 تۆپی بەرکەوێت 2000 ساروخی بەرکەوێت لەبەوەی کە ڕقی لە پارتی بنەماڵی بازانیە باشە وەکو کەندێزەکەمان لێهاتووە باشە لەبەرەوەی خاوەنەکەمان زەرەرکە حەز بە تۆپین خۆشمانەکەین باشە حەز بە تۆپین خۆشمانەکەین بەڕاست بۆیە عەزیزان خۆشەویستان من هەموو ئەوانە بەنیازم بکەم بە کتێبێ بڵای بکەمەوە بەڵام من لێرەوە بە هەموو ئەوانە ئەڵێم کە دژی پارتی وێشێتین شەڕی پارتی وێشێتی مەکەن تەواوی ئەو دەنگانە تەواوی ئەو فلیمانە هەر هەمووی هی دەستگاکانی پارتی یەکێتیە دەستگای زانایە دژە ترۆرە کوێکوێیە هەر هەمویان ئەیکەن خۆشەویستە وەڵڵا پارتی ئەیکا دەستگای پاراستنی ئەیکا دژە ترۆر ئەیکا دەستگای زانیاری ئەیکا گۆڕان ئەیکا شاسوار و گروپەکەی ئەیکەن بڕواتان هەبێ بێ ئەخلاقیەک لەو کۆمەلگای ئێمە برەوی هەیە هیچ شتێک نەماوە خۆشەویستە باشە وەڵڵا قسەم لەگەڵ مەسئولی یەکێتیا کردووە خەری بۆ بخنچێت و کاکە بووە ترساوە داماوە دەنگ بڕی کۆ دەکە ئارام ئەحمەد ئەوە یعنی ئەمەندەی شتی پیس بینیوە ئەمەندەی شتی چەپەڵ بینیوە متمانە بە هیچ کەسێ ناکە خۆشەویستە ئەوە ئەزانێ ئارام ئەحمەد وەکو ئەو کەلتورە سەخیفەی پارتی یەکێتی ئەوانە وایە ئەجێ دەنگ ڕیکۆ دەکە ئەوە کاکەش تێگەی بێمن ئەوە چونکە وا ڕاهاتن وا بوون وا بیرەکەنەوە لاکەتە چونکە خوێن لە بینی یەکە ئەمەیان پاشخول لە یەک گرتووە ئەمەیان دەنگ یەکتر ڕیکۆ کردووە یەک کەس متمانەی بێش کەسێک نەماوە پێیان وایە کە ئارام ئەحمەدەکانیش سەر بەو کەلتورە سەخیفەن کە خوێنی تیا ژیاون تیا گەورە بوون بیر لەوە ناکەنەوە کە ئەو ئەخلاقی ئێمە نییە بەڕاست سەرسەختترین دوژمنی ئارام ئەحمەد کە قسەم لەگەڵاکە ئەگەر قسە و باسەکان ڕووبە دەرەوە میدیا بێ پێی ئەڵێم حەسەکەی داوانکە ڕیکۆڵکەم بڵاویکەمەوە بۆ مێدیا ئەڵێ نە ئەمە یعنی نە تەواو ئەمە ئەخلاقە بەڕاستی ئەمە ئەخلاقە ئەمەیتر مەجاری تیا نییە کەوتی نە یعنی نە قسەی قۆڕە من لەگەڵ زۆری گۆڕانەکانە ئەم هەموو کێشەم کەوتە بینەوە زۆر شتیانشم لەلا بوو بەڕاستی بەڵام من و تۆ بەیەکەوە ڕەفیقین دەورانێک جا چ پیاوی چ ژنیت باشە ساڵانە بەیەکەوە بووین کۆمەڵە پەیوەندی ئینسانیمان هەبووە ڕێزمان لە یەک گرتووە بەیەکەوە خواردومانە بەیەکەوە پیاسەمان کردووە نهێنیمان لا یەکتر هەیە دوایی بە هەر دەلیلێ لە یەکتر دوورەکەوینەوە ئەگەر ئەوەندە شەرەفمان هەبێ ئەبێ حرمەتی ئەو ساڵانەی کە بەیەکەوە بووین ئەو مانگانەی کە بەیەکەوە بووین ئەبێ حرمەتی ئەوە بگرین بەڕاستی نابێت دابنشین پەنا بەو ڕابردووی خۆمان بەرین و ئەو ڕابردووە سوک و سەلیم کەی بەڕاستی چکەیتە متمانە ئەکوژێ متمانە ئەمرێ بەڕاستی متمانە ئەمرێت نابێت ئەمە بکەیت تۆ سەدان نامە لە نامن هەیە بەڵام لە دواییە گوێنم پێدەیت من نابێ ئەو نامانە بڵاوکەمەوە کە لە دۆسایەتیا تۆ بۆ منە ناردووە چونکە ئەوە لوتکەی بێشەرەفی هەیە تۆ متمانە ناهێڵی بەڕاستی ئێستا کێشەی ئێمە لە کۆمەڵگایە عەزیزان مەسەلەی نەبوونی متمانەیە کاکە متمانە نەماوە چاوە ڕاستەکەی من متمانە نەماوە
وەکووتم من بەیانی بێمەوە بۆ سلێمانی ئەگەر بۆ نمونە شاسوار ئەڵێ کاگەرم ئەوە شوقەیە کاکە دیادانیش ئەم دەڕۆژەکە لێ نارم تێ بچم یەکێتی ئەڵێ ئەمە شوقەیە کاگەم دەڕۆژ دیادانیش نارم تێ بچم کاکیژێ کوڕەکانی شانسەفا بڵێن نارم تێ بچم ئەتەسم کابێ تێدا نابێ ناوێت یعنی متمانە نەماوە بەڕاستی جا هەر کۆمەڵگایەک ئینسانەکانی متمانیان بە یەکتر نەما ئیتر هیچ شتێک لەو کۆمەڵگایان نامێنێ بەڕاستی خۆشەویست بەداخەوە ئەمەش کەلتوری جەلانی بەلای بوو ویان لە ئێمە کرد والله عزیزان لە پاڵتاکا بوو من نوکتەم بۆ ئەدبین کردووە نوکتەی خۆش تۆزێک باسی کۆمەڵەشتی تێدایە نوکتەم بۆ نردووە لە دوایە لە ئەدبینی دەرم کردووە نوکتەکەی بڵاو کردووە ها ئارام ئەحمەد نوکتەی بۆ نردووە نوکتەکەی ئەوە بڵای کردووە لە بۆ هین بۆ لە یوتیوب ئەلەم بابەتانە دەکەتەکە نوکتەیش بۆ بەڕاستی یعنی ئاوا متمانیان کوشتووە خۆشەویستان و عزیزان بەداخەوە بەڕاستی یعنی ئێسا خۆم زۆر جار نارم لەگەڵ مەسئولەکە قسە بکەم ئەترسم دانکەم ڕیکۆردکە بەڕاستی دوایی پارچە پارچەکە لە یەکی بدەنەوە و ئەوە بیکەن بە شتێکی تر بەڕاستی ئەترسم بۆ شێ بێ ئینسان تا ئەو حەدە تا ئەو سنوورە بەڕاستی دڕن دەبێ ها پەیوەندیان پێوە کردووم کاگارام وەڵا فڵانە کەس ئەڵەن فلیمی هەیە و چی ئەڵێ بۆ دەکەین و پارە چی بەشم بمانێتی ڕسمێکی یا فلیمی ئەلەم بابەتانە تۆ سەیری ئەو ئەقڵا وتم جارێ من شیوام هەر لەلا نییە ئەمە یەک دوارە ئەگەر لایشم بێ هەموو سامانەی کوردستانم بەرێ من چۆن شیواکەم کاک بۆ من ئەوە بێ ئەوە کەسێکی ئەنی ئەوە ئینسانێکی نامرد و خوێڕی بەڕاستی ها کاک خۆی ئێستا تۆ کەرامەتی بێ داکەتە کاک بەداخەوە ئێستا لە کۆمەلگای ئێمە ئەوە دێتەوە من خەڵک قسەم لەگەڵاکە نارم قسەی لەگەڵاکەم ئەسم دانکەم ڕیکۆردکە نارم نوکتەیە بکەم خۆشەویستان کورە ناری گۆرانیە بڵێ کاکە ناری بڵێ ژنێ جوانە بنمونە باشە ژنێک یێتە خەت قسە لەگەڵاکە ناری بڵێ وەڵا جوانی ئەترسی نەوەکو ژنەکە چێ کۆپی بکات و بڵاوی کاتەوە ئەترسی بەڕاستی باشە ئەترسی هەنی ئەخلاقیت ئەوای دیاتە داقەتەکەت باشە ژنەکان لەگەڵ پێیەکە نان قسێ بکەن ئەترسێ ژنەکەی ئەترسێ نەوەکو پیاوەکە بچێ هینەکەی ئەوە بکات نامەکەی بەرێ بڵاوی کاتەوە نێرێ این قسەیەکە کات تەواو ئاوەیە بۆیە ژنێکە قسە لەگەڵاکە جارە ژن کە قسە لەگەڵ مناکە جارێ نیوس عابنەوە کاگەرام جان بەخواتەوەکو براکەی خۆم وایت و بەخوا براکەی خۆشکوت دادن جان قسەکەی خۆکە و بڕۆ چاوە ڕاستەکەی من والله من بس خوشەکانی خۆم خوشم کەس خوشکم نییە زەحمەت نەبێ کاکە قسەی خۆم کە بەخوا لای منەوە بە حەجی سەر بەر ناکەوێت بەخوا نایبینی بە حیاتێ من قسەی بە تۆ بڵێم کاکە خەمشی بەسە تۆ لاشیم پەیامەکە شێ بیگەێنە هەواڵە هەرچێکی بیگەێنە خۆ حافیزی بێ کاکە تێگەکە یان خەڵکیە لە کوڕ لە پیا و لە کچ لەکن بە ئاسن هەواڵێکم ئێنێ تخوا کاگارام ژیان ئەو هەواڵە بە قوربانە من بەس کەس نەزانێ منم بە کەس چۆن نەزانێت تۆی کاکە خۆ شێتخانە نییە برێشینم هەواڵەکەی خۆتم بێت و بڕۆ خۆ حافیزی بێ وەڵا زمانم ببڕن ناو نامم بە حیاتی تەواو کاک من چەند ساڵە 20 ساڵە ئەم مۆزوع ئیشەکەم یەکر بەدەستی من زەری نەکردووە بۆیە ئەم قسە ناکەم خۆشەویستان بۆ ئەوەی تکایە هەموو کەسێک فێری ئەوە بین کە خاوەنی ئەخلاقین بەڕاستی من تۆ ڕەفیقین بەیەکەوە ڕەنگە هەزارشمان بەیەکەوە هەبێت کە لە یەکدا ئەبڕین ئەو شتە تازە تەواو چوتە گۆڕەوە نابێ پاسکرێتەوە دژی یەکە بین قینا قسە بە یەکتیش ئەڵێن پەلامار یەکتیش ئەدەین حتا جوێن بە یەکتر ئەدەین بەڵام نابێت پەنا بە و شتانی ڕابردووی خۆمان بین کە بەیەکەوە بووین بەڕاستی ئەگەر پەنا بەوە بین ئیتر تۆ تەواو کەسێکی تیژ متمانەی پێ ناکە بەڕاستی مەگەشە کەسێ بزانم بۆ نمونە جارە ئەیبینم هەندێک کەس هەیە چێشت بڵاوە کاتەوە لەسەر ڕەفیقی خۆی کە کۆل بەیەکەوە موشەکە بڵاوە کاتەوە من ئیتر لەوە یەکسەر تەواو کەس زەربی لێم مەسەلەکە ئیلاقی بە منەوە نییە ئێستا تۆ هەر کەسێکەی هەر سیاسیەکەی هەر شتێکیت ئەگەر بابەتێکە بڵاو کردەوە لە سۆشیال میدیایە ئەو بابەتە نهێنی بینی خۆت و زەلامێک بوو کە پێشتر ڕەفیق بوون جا چ پیا بێ چشن بێ باشە کە بڵاو کردەوە تۆ لای من قیمەتی نامێنێ ئیتر شەکە دەخوێنمەوە بەڵام لای من قیمەتی نامێنێ چونکە چۆن شتی ئەو برادری خۆ بڵاوەکەیتەوە هی منیش ئاوا بڵاوەکەیتەوە تۆ تەواو تۆ متمانە تۆپیوە بەڕاستی متمانە نەماوە بەهیچ پیانە بە ژمانەیەک بۆیە هیوادارم ئەم شتانە سوودی بۆ هەموو لایەکمان لەبێ خۆشەویستان من بە هیچ جۆرێک لەگەڵ ئەوە نیم ڤیدۆی خەڵک دەنجی خەڵک ژیانی شخصی خەڵک جا هەر کەسێ بێت بنەماڵەی بازانی فاسدن وایە نیهات بازانی فاسدە وایە والله نهار بەزێ لەگە کچی شێتا سێکسی کردووە لەگە کچی شێتە لە شەقڵاوایە سێکسی لەگەڵ کردووە سکی پڕ کردووە دایکی کچەکەی بردووەتە مناڵەکەی بردووەتە ناو حەمامەوە سووتانوێتی مردووە مەسعود دایکی بام تۆ چۆن ئەو کچە شێتە سووتانە ئەو کچە خۆ تەواو نەبوو توی بە قوربانم ئاخر سکی پڕ بوو لە نیهات
بڕۆخوافزی هەمووی لەلای ئەمانە خۆشەویستان بەخۆن دانیشتم لەلایە وەڵڵاهی کام پیاو لە مەتارەوە بنکەکەی لەکوایە ماڵەکەی لەچی لەکوایە لە دووبەی لە لوبنانەوە لە چۆ کچی بۆیە چۆنە هەموو لەلایە وەڵڵاهی ئەو هەڵکە و زاهیرە کە دانیشتۆ بە ناوی هونەرەوە چی کچ و مچ ئەبا بە ناوی تەمان خۆ هونەریش نیە هەرمی بەخوا هەمووی سێکسە بەخوا هەمووی بۆ مەسئولەکانی پارتی ئەوانەیە بە زات و سیفەتی خوا بە ویژدانم هەچ ئافەتێ ئەشێ بۆ لای هەڵکە و زاهیر بە ناوی هونەر و گۆرانیەوە ئەشۆ ویلاژ بۆ ئەو مەسئولانەیە قسە لە ئارام محەممەد بیسن نە هونەر لە کارە هەیە نە هیچ ئەم هەموو پارە کە ڕژاوە بۆ ئەمانە هەمووی مەسەلەکە بە ئەڕابواردن مەسەلە سێکسە هەر هەمووی ئەوەیە خۆشەویستە ئێستا ئارام محەممەد وەڵڵاهی نە پارتی ئێوێ وەڵڵاهی نەیەکێتی ئێوێت دەبا کچێکی جوان بوومایە ئێستا کچێکی جوان بوومایە یەکسەر بە پەیوەندیان پێوە کردم مەسوولبەتەی خۆی پەیوەندی پێوە کردم کاک زڵێخا بۆ نمونە ناوەکە هەچ ناوێ بێت لە خزمەتیان وەرە بۆ کاری ڕێکلام بۆ کاری هونەری کورە بڵێ بۆ کاری شەو کاکە ڕێکلامی چی هونەری چی قەزخوا قەزا قسە قۆڕە بۆ چیەکی کاکە ئەمە چێتەوە بەقاسێکی قۆڕی پێێت دوو قژە بڕی وەڵام من کۆمپانیان کۆمپانیای سێکس هەیە نیشەوانە کاکە ئێمە ئەزانین بەقوربان پارتیوچێتی ئەو کۆمەلگای ئێمە ناوالێ کرد بێش ئەمەشی بە پارەی دزی و بە پارەی جادەی باشە ئەمە حقەتەکەیدی کاکە ئەمانە ڕاستی مۆزوعەکان بۆیە ئەمە موت بۆ ئەوەی ئێمە ومانان ئەو شتانە کە بڵاو بێتەوە بۆیشتی خۆی بڵاوی ناکاتەوە بۆ پارتی خۆی بڵاوی ناکاتەوە بۆشی ئێن بە ئێمە بڵاویکەنەوە کاکەجە بۆشی تۆ دەنگی نهات بازای ئەنێری بۆ من بڵاویکەمەوە چاوەکەم بۆ خۆ بڵاوی ناکەێتەوە ئەی زەحمەت نەبێ نهات بازای بێ ئەخلاق هەمومان ئەزانین هەمووتان بێ ئەخلاق خۆ مەخشێکی عەجیب و غەریبە هەمومان ئەزانین کاکەجە ئەوەشتان کە فلیمی نییە هەیەی هەمان ئەو ڕاستیان ئەزانین بەڵام بۆی هێن بۆ ئێمە بڵاویکەینەوە بۆ ئێمە شەڕەکەتان بۆ بکەین بەڕاستی بۆ من ناوێکێتیە دەستگای دژێتەوە یا دەستگای زەنەیر فلیم لە شێخ جەعفەر ئەگرێ یان پارتی لێ ئەگرێت تەمان پارتی ئەو شێخ جەعفەری گرتبەوە با بیزانن بەڵام پێ با بێچێتی بڵاوی کردەوە بۆ لێدای دوو ڕسمە باشە پارتی گرتوێتی لە لوبنان و ئەوانە ئەوەی شێخ جەعفەر بۆچی من بڵاویکەمەوە زەحمەت نەبێ نایکەم ئەو ئیشی من نییە بەڕاستی خۆت گرتوتە بڕۆ خۆ بڵاوی کردەوە بێ ئەخلاقی ئەندامەکانی خۆت و کادرەکانی خۆت و ڕابەتەکانی خۆت زەحمەتەوە خۆ بڵاوی کردەوە بۆچی من بیکەم چاوەکە لەبەرەوە عەزیزان لە کۆتایی قسەکانمە ئەبێ ئێمە متمانە بگێڕینەوە بۆ کۆمەلگا بەڕاستی ئەبێ متمانە و ئیعتیبار بگێڕینەوە بۆ کۆمەلگا باش نییە من هەزار جار بە ئێوە وتووە ئەگەر زەلامێک بۆی من باش بناس ئەگەر ڕۆژان چایەکی بۆ کڕیم ناوی چاکە نەبیتەوە ناوی چاکە بەریتەوە تا تۆ لای من پیاوی دیتر تۆ لای من مەرد نیت تۆ لای من ئینسانی بە مانای کەلیمە تەواو ئەگەر لە شوێنێکە دەستی ئارام محەممەد گرت یارمەتی ئارام محەممەد دا بەبێ بەرامبەر وەک ئینسان معاملەم لەگەڵاکە باشە وەک ئەوە نوێ کە ببن بە پیاوت وەک ئەوە نەکە ویژدانم بکڕیت چونکە ئەو کاتە نایکەم بەڕاستی باشە ئەبێ وەکو مرۆڤ لەگەڵمان تەعاملکە لە حقیقەتە بەداخەوە ئێستا خەڵکی دەوڵەمەندی موسڵمان ئەزانم ئەچێ سەرفوترە و زەکات ئەیا بە ماڵەکە ژنەکەی جوانە دوای تەکلیفی لێکات بەر بێتە خوارە بەسەر تۆ ناخۆی موسڵمانی تۆ ناخۆی زەکات و سەرفوتر ئەی بەم ماڵە ئەی بەم ماڵە فەقیرە ژنەکەی جوانە بۆچی تەکلیفی لێکەی دوایی هەڕی باوکە ڕۆژ بێ ئەوە خێرە تۆیەکەی کاکە ئەوە زەکاتە تۆیەکەی ها کاکە ئێمە هەموو شتێکمان لەدەستەوە خۆشەویستان دیندارمان دینی نییە کۆمۆنیستمان نازانن تەڕەماشە کاکە گیان ئەو کۆمەلگای ئێمە هیچی بەسەری چۆنە ما بە قورئان بەخوا کۆمەلگای ئێمە وێران وەڵڵا کۆمەلگای ئێمە بەتەواتی پەتەڕی بۆ باباش بیزان کاکە نەچی قەماوە متمانە نەماوە کەس پەیوەندی بە کەسەوە نەماوە هەمووی ڕقیلەیەکە هەمووی چاڵ بێتە هەڵەکەنێ بەیانی بنمونە یەک ڤیدیۆی من ئەمنە بڵاو بێتەوە هەتا ئێرێشم بێ بڵاو بێتەوە ڕستەکە بەڕووتی باشە هەر ئەو نەبەسە ئەو تۆزی ئەمە بەدەرەوە بێت وەکۆچی بۆ مەلەکردن ئەوەی کە ڕقی لێن بێ هەر لە خۆ ئەڵێ هەی ئارام محەممەدی بێ ئەخلاق سێریە و بێ ئەخلاقە کە نەهاسم وشتی بەدەرەوەی هەر لە خۆیەوە ئیتر خۆ کاکە خۆشی بە دیندار ئەزانێ کاکە باشە خۆشی بە دیندار ئەزانێ لە کاتێکا دین ئەڵێ ئەبێت چوار شایەت هەبێ باشە چوار شایەت هەبێ کاتێ پیاوژنێ بەیەکەوە ئەبینی هەڕێک ئەڵێ بێ خەنجەرەکە ناو چێلانەکە بێ ئاوا بیبینی اینجا ئەڵێ بەوە حسابە حتا وەکو دینیش کەچی کابرا نوێژەکە درۆژەکات نوێژەکە فریمی خەڵکیش بڵاوەکاتەوە نوێژەکە سوکاتی بە خەڵکەکە وەڵڵا عەزیزە من لەمە تێناگەم بەشەرەف لەمە تێناگەم بەڕاستی من ئیتر کاتان ناگرم خۆشەویستان هەرویستم ئەو پەیامە بگەێنم بە هەر هەموو لایەکتان هیوادارم کە ڕەمەزانتان پیرۆز بێت هیوادارم کە لە هەشتێکی دنیا هەر لە ئاسوودەی لە خۆشیە بژین ئەوە پەیامە ئەزانم زۆر کەس بەتەمای ئەوە بوون منیش بێم لە لایڤەکەما باسی ئەخلاقەتی خەڵک و ژنی خەڵک و سێکسی خەڵک و هی ئەوە من نیمە خۆشەویستان ئەگەر کەسێ وا لە من بیری کردوێتەوە بەڕاستی لە حاڵەدای خۆشەویستان لە حاڵەدای من لە پاڵتاکیشا بووم
ڤیدۆی چەندین ژنم لەلایە کە لە پاڵتاکە ڕوود کراوەتەوە هەمی دەستم بەسەرا گرتووە نەمێشتووە یەک ڕۆژنایی بینێ بە حیاتی تێگەی خۆشەویستە بۆچیش نەمێش ڕۆژنایی بینێ لەبەرەوەی کە کەرامەتیان پارێزرا بێت فڕم ماوە سڕومەتەوە لە ناوم بردووە بەڕاستی پێگەیت چونکە ئینسان ئەگەر مرد بێ بەڕاستی ئەگەر بەتەنگ ئابڕووی خۆتەوەی والله ئەبێ ئابڕووی خەڵکی پارێزی سوێن بەخوا هەر ئینسانێ گاڵتە بە ئابڕووی خەڵکە خۆی ئابڕووی نەماوە بۆیە گاڵتی پێکە هەر ئینسانێ بەلایەوە ئاسایی نۆرمال بێ شەرەفی خەڵکی بشکێنێ والله خۆ شەرەفی نییە بۆیە بەلایەوە ئاساییە چونکە ئینسانی ئاسایی ئەگەر بەڕاستی شەرەفی هەبێ ئەبێ حرمەتی شەرەفی خەڵکیش بگرێ ئەگەر ئابڕووی هەبێ ئەبێ بزانێ ئابڕوو شکاندنی خەڵک خراپە ئەگەر شەرەفی هەبێ ئەبێ بزانێ شەرەف شکاندنی خەڵکی خراپە ئەگەر شعوری هەبێ ئەبێ بزانێ کە شکاندنی شعوری ئینسانەکان خراپە بەڕاستی باشە تۆ چۆن خەم بە شتێک خۆی مژی خۆ والله پاراستن ڤیدۆی کوڕێکیان بڵاو کردەوە لەگەڵ کچێکە خەریکی ئەو شتە قۆڕانەی خۆیەتی خۆتیشم پێشتر لە قسەکانمە چەند جار خەری بۆ خۆی کوژێت چون کابرا خۆی خۆڕی ئەی هاوەرقەی ناکە بەڵام کابرا ژنی هەیە کابرا کچی هەیە کابرا کوڕی هەیە عەزیزان ئەمەشتان بۆ بژێڕمەوە لەم وڵاتی ئێمە چەند ساڵ بەر لە ئێستا لە ناوی شێم شارێکمان هەیە لێرە لە داناغنا شارێکی ترمان ئوترێخت لە ئوترێخت مامۆسایەکی ئاینی مەغریبی کە پێشنێژی مزگەوتێک بۆ لە مەغریب چەند ساڵ بەر لە ئێستا لەگەڵ هۆڵندیەکە لەگەڵ پیاوێکە سێکسەکە لەگەڵ هۆڵندیەکە خۆشەویستە تاوان ئەمە ژنیشی هەیە و کچێکیشی هەیە ئەم کابرا مەغریبی ئەم مامۆسا ئاینی ئەمە هەر حەقیقەتە ها بڵاو بوو ڤیدۆکەشم لەدا بوو من بەڕاستی ئێستا نازانم لەماوەیانە کابرای هۆڵندیەکە ئەڵێ بێ مارەمکە ئەیژۆرە بابە من مسلمانم و ئەڵێ جاکە مسلمانی بۆ ئەو لەگە مناکەی ئەڵێ آخر ژنم هەیە ئەڵێ جا ژنە هەیە بۆ ئەو لەگە مناکە وەڵای بێ مارەمکەی لێرەکە پیاوە مارەیەکەن لێرە لە هۆڵندا وەرحاڵ ئەمیش نایکە لە جاری تر ئەمایەکەی پێشی ئەی باسێکی لەگەڵاکە ڤیدۆیەکی لێ گرت و ڤیدۆکەی بڵاو کردەوە ماڵای بە کچەکەی خۆی کوشت کچی مامۆسا ئاینەکەی ئەوەی مەغریب تەمەنی 17 ساڵ بوو کچەکەی کە فیلمەکەی باوکی بینی لەگەڵ کابرای هۆڵندیا ئەو کارەکە نازانم شوقە بوو خۆی هەڵای خۆڵەشی کچەکەی خۆی کوشت بۆ بێ خەڵک باجیەوە بگاکە اینجا دوای ئەوەش عەزیزانی من پیاوەکان من بە ئێوە ئەڵێم بە هەموو پیاوەکان ئەڵێم وەکو لە سەرەتا لایڤەکەوتم باشە ئێوە ئەم هەموو ئازادی لە چۆ ئێنن ئێوە چۆنتان دەڕووی یەک لە بەردەم کامەرەیەکە ئەم گونەتان دەرەخەن و خۆتان بەئەن واکەن کاکە ئێوە شەرم ناکەن ئێوە داناوەشێن کاکە ئێوە عیب ناکەن بەڕاستی و خەجاڵەتی ناکێشن کاکە پیاو هەیە کاکە ئەی بینم لە تەمەنی باوکمایە پۆپەی سپی بووە کاکە تاڵی ڕەشیتیانە ماوە چاوەکەم کاکە ئەبێ ئوتوکن چلۆژ بووی بە قوربانم تو عیب ناکەی ئافەتێک ئەخاتە داوای خۆت ڕوتەکەیتەوە ئەم گونۆ دەرەهێنی پیشانی ئەم عالەمەیەری خۆ داواشی بۆ قاتی پێغەمبەر ڕووی بابی باب ڕەش بێ پاشە والله ئینسان شتیوە ئەبینە نازانێت چی بکات چاوە ڕاستەکەی من سێکسەکەی لە شوێنەکە بڕۆ بیکە چاو دەرهات کاکە ئەگەر بۆ چی ئەوانی کاک وەکو وتمان کاری مخابراتی جیاوازە چاوە ڕاستەکەی من تۆ ژنێک خاتە داوەوە بە نمونە ساڵە 2 ساڵ لەگەڵ تابێت 4 ساڵ لەگەڵ تابێت لە شوێنێکا ڤیدۆیەک ڕسمێکی دێگری ئەمە جیاوازە من تۆ قوربانی ئەمە قەیناکە بەهەڵ ئەمە قەیناکە ئەمە پاراستنکردی یا زەرگەی زانیاریەکەی ئەمریکا بۆ کوشتنی نیارەکەی خۆی بۆ ناوبردنی نیارەکەی خۆی بەڵام تو خۆدەم کامەرەیە لە بە چاوتاکی بۆ ئەمە داگرسینم کامەرەکەکە شێتی تەختە و نوقسانە مردومرێ تۆ عیب ناکەی ها هەر کەسی ئەڵێ کامێرەم بۆ کەرەوە سەد فیلم بکە کاکە هەزار تکە ناو چاوانی کاکەژێ چۆن دەڕویە کاکەش ئایلەوە باب قەینایی خۆیەتی بەڵام لە بەردەم کامێرام دەری میکە کاکە دەیبرا چی بکەم دوو قسەی خۆشش نەکەین بەخوا خۆ ناکرێ وەڵڵی قەینا کاکە من ئەڵێم ئێستا و کابرایی یەکێتی ئەوە پاراستن لە داوە قەیناکە لەگەڵ کابرای ژنەکە خەڵکی جنسە بڵیان کردەوە پاراستن کەمینی بۆ داناوە فێ داوە و بە هەرحاڵ قەیناکەم وەلە ئیشەکە شێر قۆڕە لە ڕاستە بەڵام بە هەرحاڵ هەر ئەڵێ قەیناکە خەڵک داوە بەڵام تو لە بەردەم کامێرەیەکە ڕائاوەسیت و حاکمێکی یەکێتی هەوای بەشورەی ئەدوو قمقمۆکەی لە بەردەم کامێرەیە ئاوا خۆی بایە وەڵڵه من خەجاڵەتم کێشا بە قورئان بە ذاتی خوا ئاوا من عارق بکردەوە باشە كل هم يجد مديك كاكش أنا مديك ليش كل واس بين تخاطك والله يا عزيز بايق نصيحتي خير داك بقينا نايق نصيحتك با بخوتنا قالنا خوتنا براسي او انا بكاكش او انا براسي تشاو بهمو اوبيانا علم بقول مثلا كاميرا بو كزما كانوا وازا كاميرا كدو بين اكتم لخوتان ب تيجيت ام دنياكي اما زو سخيف وخراب وبراسي كاكا بخوا بيانا لقجنيكا قسكا والله لقجنكي خوتها لجولكي ابي لجولكي خوتها او ديابيت
چکە لە گەژنەکەی خۆتە ئەکرێ بەشێتێ بە ناودەنگبی ها ڕقیان لێبێ لە گەژنەکەی خۆتە ئەکرێ سێکسکەیت باشە کامێران بۆ دانابی ڤیدۆکە لێ بگرن ڕسمەکە دەموچوی ژنەکە و ئەمانەیە پەڕێن لای ئەبن بڵاویەکەن و ئەڵێ وڵاوە لەگەڵ فلانە ئافرەتێکا بوو ئەمەی کردووە خەڵکی هەر جوێنی پێدا لە خۆیەوە خۆ کابراش نایە بڵێ کاکە بە قورئان ژنەکەی خۆم بۆ ئەی هاوار بۆ نمونە ناتوانێ وا بڵێ تەو ئەشکێن و تەوا کاکەجان بەداخەوە بەڕاستی شەشێکی سەخیفە بەڕاست شتێکی سەخیفە بۆیە عەزیزان من لە ژیانی خۆمە لە ژیانی سیاسی خۆمە هیچ کاتێ ئەم شەڕە لەگەڵ نەیارەکانی خۆمان ناکەم بەڕاستی من زۆر ئازادراوم لەلایەن خەڵکەوە لەلایەن خەڵکەوە ئازادراوم بێحرمەتیم پێکراوە شکێنراوم دڵم شکاوە خەفەتم خواردووە بەمانە شتیشی لام بووە قەت پەنام نەبردە بۆ مۆزوعانە وەکو تۆڵەکردن هەزاران شیوەشم بەرامبەر بکرێ ئیلا من دەست بۆ شتان ناوم بەڕاستی چکە زۆر نامەردیە بەڕاستی شکاندنی ئینسان زۆر نامەردیە شکاندنی کەرامەتی ئینسان زۆر نامەردیە بەڕاستی هەموو ئینسانم دنیا هەڵا ئەکا چ پیاوە بێ چشن وەکو ئەڵێن بەس خوا هەڵە ناکات باشە ئەکرێ هەموو ئینسانی هەڵە بکە بەڵام بەڕاستی گوناحە ئەو هەڵەیە ئاوا لێ بکەیت کەیتر هەموو شتێک وێرانکەی بەڕاستی تەواو منیتر کاتان ناگرم خواتان لەگەڵ بێ شەو شەوگاتان خۆش بێ بە هیوای هەتا لایڤێکی تر و دیدارێکی تر بە خواتان ئەسپێرم خواتان لەگەڵ و حرمەتێکی زۆرم بۆ هەموو لایەتانەی عەزیزانی بەخێرش بۆ نەکوژایەوە کاکە